بووی یان کەسێک هەر لە خۆمەوە نەخێر کەس فێری نەکردم هەروەکو حەز و خولیایەک بووە حەزێک بوو بەڵێ ئیتر هەتا مەکینان بۆ کڕێم و ئیتر وردەوە درومان مەکرد و جلی مناڵمە درو ئیتر هەر جلی خوشک و براکانم هەر خۆمم درو اینجا دوایی هی مناڵەکانم خۆم باشە سەرچاوەکان چین کە تۆ سوودیان لێوەرەگریواتە و کەرستانە چین کە تۆ بەتایبەت سوودیان لێوەرەگری بۆ دەستڕنگینەی خۆت بە زۆری خوری مور و گوێنی شوشەوات کە خەڵک فڕێ ئایا من هەم ژینگەشی پێپیز نابێ من هەمویان بەکارێن هەمووی پاک ئەشۆم و ئەو شتانی کە پێوەیەتی لێ ئەەکەمەوە جوان و کارتۆنی ئاوەکان کە خەڵک فڕێیا من سوودی لێوەرەگرم هیچی نایڵم فڕێ بێ یعنی هیچ شتێک لە ناوماڵی منە فڕێ نارێ هیچێکە لەو بابەتە ئەەکەم بە شتێکی جوان و هیچێکە لەو بابەتە گرنگانەی کە ئاماژی پێدرێ زۆربەی ئەوانی کە کاری دەستڕنگینیەکەن هەمیشە لە خەمی ژینگەیە زۆر جار کارەکەن بۆ ئەوەی بتوانن کۆی ئەو با بڵێن ئەو ماوەدە پیسانی کاچێتەوە نوێ ژینگەوەری بگرنەوە ئەمە بە شێوازێکی تر سوودی لێوە بگرنەوە تا چەند خەڵک هاوکاری تەکات لەم ڕۆوە بۆ نمونە ئەگەر چەند شتێکی هەبێ بێ فڕیا بێنێ بۆ تۆ بۆی کاری لەسەر پێیان ئەڵێم بە هەموو کەسێکم تۆ فڕێمێن هاوکاری تەکان ئەوانیش بۆ مەهێنن بەڵێ زۆر باشە ئەو کارانی لە پێشانگاکە بەشداری پێەکەی چین زیاتر هەموو کارەکانتنیان کۆمەڵی شتێک هەڵگرت و زۆر بوو شتەکانم لە هەموو بوارێکە ئیشەکەم بەڵێ لە ئەم شوشانە ڕازێنمەوە کاری چنین زۆرەکەم مەدالیاکەم ملوانکەکەم بە خانمان زۆر شتی هەموو بەرهەمانە لە پێشانگاکە بەشداری پێ بەڵێ هەمویانم باشە خۆهاست چۆنە لەسەری ینی یان بە تایبەت پێت بڵێن حەزەکەین ئەمەمان بۆ دروستکە یان خۆت دروستیەکەیت و دواتر هەمووی فکری خۆمە ئەمووی بە فکری خۆمەکەم باشە ئەمانە بەس تەنها نمایشێکە یان بۆ نمونە ئەگەر کەسێک حەزی لە بەرهەمێکت بێ بێوێ بیکڕێتەوە یان شتێک یان هەر بە تەنها بۆ نمایشکردن دەوێت ناشی فرۆشتین باشە بەڵێ بەس من شتەکانم هەمووی بۆ خێرخوازی کارەکانم تا ئێستا 4 پێشانگام کردوتەوە یەکەم پێشانگام ساڵی 92 بوو بەڵێ بۆ نەوجوانانم کرد دووهەم پێشانگام بۆ نەخۆشخانەی هیوا بوو سێهەم پێشانگاشم هەر بۆ فەقیر و هەژاران بوو ئەم ساڵی سەر ئەم ساڵ بۆ کێ بوو ئەم ساڵی سەر بۆ کەم دەرامەتەکە دەستە خۆش بێ لەش ساخ بێ با بڵین چۆن بتوانین ئەمانە بازاڕێکی بۆ دروستکەین کە ئیتر خەڵک بێت سەردانی بکە بۆ نمونەوەکو خۆتەڵی من ئەمێ بۆ هاوکاریکردنی خەڵک بیکەم بەڵام بازاڕێکی وای بۆ دروست بکرێت کە هەم خۆشت ڕۆحێکی لێوەرگریتەوە هەم باقی ئەوەی کە ئەمێنێتەوە بەدرێ بە و کەسانی کە پێویستیان پێێتی وەڵام هەر خۆم هۆڵەگرم بەکرێ هەموو ساڵوام کردووە بەسەم ساڵ قاوەخانەی کللتوری فەرمانبەران زۆر یارمەتیانم بەبێ بەرامبەر کاکجەزای سازیش ئەوی شەر زۆر یارمەتیان و پشتگیری کردین بۆ ئەمە بەستە ئەم ساڵ باشە سوپاسیانەکەم لێرەوە ئێستا ئەمە بەشێکی کەمە لەم بەرهەمانەی کە بەڵێ ئەمە زۆری لە فرۆشرا دوێنێ و ئەمڕۆ ئەمانە بۆ نمونە پیشانی ئەوەی بە ئەو شتانی زیاتر فرۆشی هەیە چین کام هەمووی فرۆشی هەبوو باش بوو بۆ خۆشەویستی زۆر دروست کرد بوو ئەوش زۆر خەڵگەی برد ئەمە ئەسیتر باوی ئەوەیەوانیە و نزیک بوت باش ئەگەر باسێکی ئەوانی ترمان بۆ کلیزام ئەوە چییە ئەوە مەسەلەن بۆ نمونە ئەوە ئەمە مەدالیایە بۆ سیارە و بۆ کلیل و شتانە ئەمە زۆر بوو بەس وازامێک دوودانەی ماوە بەڵێ ئەوانی تر ئەوە مەسەلەن ئەمانەش سێتە هینی کڵاوە ملپێکی مناڵە بۆ مناڵ بەڵێ ئەمەش کەر کڵاوی مناڵانەیە ئەمانە هەمووی خۆچنیوتە بەڵێ هەموو بە ئیشی قولابێکی قولاپیش و بەڵێ بەشیش بەڵێ ئەمانە زۆر باشە کوپە بە سێ زۆر بوو سێ دەبوو برا ئەمانەش دەستگرن ئەمانە شەر باشە ئەمانە شانی لە بازاڕی کڕمەی ڕازێنمەوە خۆم زۆر باشە ئەمە شەر ئەمانەشی تر خۆم ئەمانە موری کۆنە هەمووی ئەچنمەوە بە دەوریا و زۆر باشە ئەمانە بۆ نمونە ئەگەر ئەمە شەر زۆرم کرد بوو لەم شتانە دەستە خۆش بێ بەڵام چەند کاتە دەوێت بۆ نمونە تا هیچێک لەم بەرهەمانە تەواوەکەی وڵا کاتێ من چکە خۆم حەزم لێتی هەز بە هیلاکی ناکەم تۆ بە ڕۆژێکە توانی کڵاوێک تەواوکەی ئەلەوە زۆرتریش بەڵێ چکەیتر هەر بەبێ ئیش دانانیشم هەر کە لە ئیش بوومەوە دەست بۆ ناکەم زۆرترین کاتەکانم هەر لە ماڵەوە بەسەرە بم هەوڵت دا و کارانی کە ئیزانی کەسانی تر فێرکەیت وڵا زۆر داوام کردووە زۆر داوایەکەم بەس کەس نایێت
قەت هیچ کات خولت نەکردوێتەوە مەسەلەن بۆ کەسانی کە بەس زۆر بە خەڵگەڵێم لە پێشانگاکانم ئێڵێم لە ڕێی بەرنامەکانی ئێوە داوام کردووە ئەڵێم بەبێ بەرامبەر هەست کەس حەزەکە من فێریەکەم چی ئەوێت یارمەتی ئەیەم یا ئیشتێکە کرد بهێنە سەیری کەم بۆی تۆش ئیسیفادەیەکی لێ بکەیت. زۆر باشە. ئێستا ئەمە بەشێکە لەو بەرهەمانی کە نمایشی کردووە. زۆر باشە. ئێستا ئەمە قساکەین لەسەر ئەوەی تا چەند گرنگە کە ئێمە ئەم جۆرە کارانەمان هەبێت بۆ کورت و بۆ بەتایبەت بۆ خانمان. بەخوا زۆر گرنگە چکە تۆ زۆر ئافرەتان ئێستا هەموو لە ماڵەوە دانیشتون زۆر بەبێ ئیش دانیشتن یان نازان چی بکەن حەقا ئەمانە بکەن بۆ خۆیان لە ماڵەوە هەم کاتیشی پێ بەسەرە بن هەم داهاتێکیش بۆ خۆیان بەدەست دەهێنن. بەڵێ ئەمە مەرجە بۆ نمونە هونەرمەندێکی شێوە کاربی بتوانی ئەمانە بکەیان بەهرەیەکەوە ئەگەر هەوڵ بێ ئەتوانی فێر لەوانەیە بتوانێت تۆچی ئەوی شەر هونەرمەندە. ئەخراڵێن ئەگەر بۆ نمونە ئەگەر دەستی ڕاستمە نەبێ ناتوانانی تۆ ئەمە دروستکەی ناچون ئێستا بە ڕاستم ئەتوانی شتی باش دروستکەی تۆسێک ینی زیاتر لە چنین و ئەوەیە شارەزاتری باشە. با بڵین ئایسا ئەم کارستانی کە داوناوە خواست چۆنە لە سەریانی خەڵک زۆر حەزەکەن بیکڕن یان خەڵک زۆر مامەڵی پێواکەن لەگەڵ تۆیان حەزیان لێتی وەڵام منش خۆم دایمەن حەزەکەم شتی ڕێناو ڕەنگ بەکاربێنم. باشە. ئەوانەی کە ئەمێنێتەوە چی لێەکەی؟ ئەوانەیە داوایەکەن خەڵک حەزی لێتی پێم بەڵێ تەلەفۆنم بۆکە ئەو شتەمەوێت یا ئەگەر ماوە بۆم بنێرە چکە زۆر کەس نەهاتبوو مەسەلەن زۆر نەیانزانی بوو. ئێمە خەڵکانیشی تایبەت دێن بۆ پێشەنگاکانیان ئیتر خەڵک بەگشتیە بەگشتی هەموویەت. زۆر باشە. با بڵین بۆ نمونە تێچووی کڵاوێکی لەو جۆرە بۆ تۆ چەندێکە؟ ئەمە یەک خوری ئەوێت یەک خوری ئەوێت یەک شلی لە خوری. باشە. کاتێککە ئیفرۆشیتەوە هیچ سوودێکی ئەو تۆ گەێنێ بە تویان هەر بە تەنها بۆ ئەوەیە کە تۆ بەهرەکەی خۆت نمایش بکەیت؟ وەڵا سوودی هەیە چۆن سوودی هەیە سوودێ بێت. باشە. ئێستا ئەم شوشە و ئەمانە هەر بابەتی جوانکاریە بۆ ناو ماڵە. باشە. ئەمانە لە چی دروست کراون؟ ئەمانە شەر خوورینیان؟ بەڵێ ئەمە خوریە ئەمەش مورەوە پێم کردەوە بە سیکۆتین ئەمە شوشەکان ناڵم بۆ مەهێنن تر خۆشم لە ماڵەوە شوشەی پەنیر و هی هەستی شتێک بوو فڕێ نایە وە هەڵ ینی وەزوو خراپ نابێ ئەوەی کە کردوتە ئێستا هیچی لە نایە هیچ. باشە. چ پرۆژێکی ترە دەیە لە داهاتوە کە بتێوی بیکەیت؟ وازانهێنم هەر خەریکم هەر بەردەوام ینی ئەم ڕۆژ هەتانی و ڕۆشتم دروست دەکردوە بر بۆ پێشانگاکە بەردەوام هەرم کارانە کیان بیر لەوە کردووە کاری تازەتر بکەشتی تر کاری تازە ژۆڵایەتە چی بم فکری خۆمەوادێک زۆر باشە سەرکەوتوبی سپاس بە ئامادەبوونێ بە هیوای کاری باشتر وە پێشانگای باشتر زۆر بەخێربێ خاتو ئەڵماس ئەلی دەزڕەنجین دووبارە سپاسدانەکەم خۆشەویستان لەگەڵتان بەردەوام بین و چانێکی کورد وەرەگرینەوە گەڕێنەوە لاتە.